هاتوون بێ دەمانێک و چارەسەرێکمان بۆ بکەن و لێمان بپرسنەوە مناڵمە هەمووی نەخۆشە و خۆم نەخۆشم و گرفتارین بەدەستی دەردی کیمیاویەوە. ڕسمەکەمان هێناوە تر داوایان لێکرد وتیان وەرن بۆ ئێرە و خۆتانێن بکەن و قسەی خۆتان بکەن و داوی خۆتان بکەن و ئێمەژەوە هاتوین نزانین چیمان پێڵێن و چی جوابمان هەیە. وەڵا من لێرە هەر بردینیانە پاوە لە پاوە ئەو شەوە لە پاوە ماینەوە لە پاوە بەیانی زوو حواڵەی کرماشانیان کردی لە کرماشان تەداویان بۆ کردین وتیان حرسن بڕۆنە دەرەوە ئەتان بن بۆ تاران ئێتر لە تارانە کچێکم ئەمەم لە پاڵماوەیان لێم بەجێما هاوارم کرد لە سایقەکە وتم مەردی خوا بە کچێکم بەجێماوێ با بڕۆم بیهێن وتی نابینی وتم هەر بە چنگەماژەی دۆزم ئێتر بازارە هاو لەگەڵ ماچوم کچەکەم دۆزیە و هاوردم ئێتر بردینیان بۆ تاران لە تاران تقریبەن دەوری 2 مانگ لە قەسەخانەی تارانی عەبوو عەلیا بووین ئەوەم لە خەیاڵە.